كنيسة درجة هموانا بناقي هموانا زرت طاسة لكل كل بركات الروح الرسمية بيشوام شي حسانا يريد المسيح هللويا يريد المسيح هللويا تشرقانا تحتاي وقيمت الفقر وخايا بدينا يا امين زۆر سوپاسان دەکەین بەشداریتان لەگەڵ ئێمە ئەوە معنەویەن زیاد دەکاتن بۆ ئێمە دامە بەتاکید وەکو کەنیسا وەکو برا کریستیانەکان کە لێرە لەم گوندە لەم شارە بەو بۆنەی جەژنی لەدایکبوونی مەسیح کە هەڵدەستن بە ڕێی ڕسمی تایبەتی خۆیان ئێمە بەشداری ئێوە لەگەڵ ئێمە بە هیچ شێوەیەک زیان ناکەنەوە لە یەکتری یەکین هەمومان یەکین وبێ هەر ئەو یەک ڕێزیەش پارێزراو بێ بەتاکەیت حتمما ئەو بەشداریکردنە نیشانەی برایەتیە نیشانەی تەباییە نیشانەی خۆشەویستیە لەمابەینی هەموو پێکهاتەکان چ مەسیحی بێ کریستیانی کورد بێ مسلمان بێ هەر کامونەتەوە ئاین بێتن لێرە لەم وڵاتە بە تایبەتیش لە هەرێمی کوردستان ئەوەی لە نزیکەوە من ئاگادارم ئەو برایەتی تەباییە بەردەوامە و لە ڕێو ڕسمی ئەمڕۆ ئێمە دوعامان کردووە بە تاکید ئەبرایەتیە پارێزراو بێ و هەموو خەڵکی کوردستان پارێزراو بێ لە هەموو ناخۆشیەک بەدوور بکەوین خێر و خێراتی خوا پەرتو بڵاو بێتە لە ناو وڵاتەکەمان لە ناو خەڵکەکەمان هەموومان پێکەوە برایانە پێکەوە بژین هەر نەکەین تەنیا یەک ڕۆژ جێژن بێ بەڵام هەموو ژیانی خۆمان وا هەز بکەین کە هەموو ژیانمان هەر جەژن و خۆشی بێ بۆیە من زۆر دارێکی هەڵبەتا مێژووی پێکەوە ژیان لە کوردستان مێژوێکی زۆر دێرینی هەیە لەبەرەوەی لە کوردستان ئاین و ئاینزاکانیش زۆر بووین وەکو ئاینی مەسیحی و ئاینی کاکەیی و کە یارسانیشیان پێ دەڵێن ئێزیدی مسلمان تەنانەت جوولەخەکانیش تا ساڵی 48 لە کۆیە زۆر بە تەبایی ژیاون ئەوەی لە مەرکەزی شار بوو یان لە گوندەکانیش هەبووین کەواتە پێکەوە مێژووی پێکەوەشیان شتێکی زۆر جوان بوو بۆ ئەوەی ئێمە ئەو جوانی ڕابگرین پێویستمان بۆیە زیاتر ڕێز لە یەکتر بگرین ئەو ڕێز و خۆشەویستی مەحەبەتە بگوازنەوە بۆنەوەی دوای خۆمان خۆزگا کەنیشتەی جوولەکەکانی کۆیە لەگەڵ دووسێ ماڵ بما بواە وەکو مەتحەب لە کۆیە و کەنیسا کۆنەکان و شتەکان بما بواە بۆ ئێمە بواە شوێنێکی گەشتیاری زۆر جوان بەڕاستی مێژووی پێکەوە ژیان لە کوردستان مێژوێکی زۆر دێرینی هەیە بەڵام زۆر جار هەیە دەستێک هەیە بەڕاستی ئەو شتانە دەشێوێن ئێستا لە منهەجی پۆلی چواری گشتی کە دەکاتە پۆلی با بڵێن دا لەوێ لە شوێنێک هەیە دەڵێ مسلمانیم ئەز یەزیدیمە لە تەواوی منهەجلەیەکی سەرەتایەوە هەتا دەگاتە زانکۆ یەک جار ناوی ئێزیدی هاتیە لە کتێبەکانی مێژوو ئاین و دەبینن ئەو جارەش لای دەبن ئەوە تەنیا نیە لە بۆ مسلمانن دەڵێ ئەمن ئەز یەزیدیمە ینی کابرا ئێزیدیە مسلمانێکی دەشێ بڵێ من ئێزیدیمە ئەز مسلمانم شانازی بە مسلمانی خۆم بکەم دەتوانی وا بڵێ ئەین شتێکی وانێ دەبین لە بنیاکان زۆر گەورەی دەکەن منداڵ وادنە دەدەن ئەو پەڕەی بدڕێنن لە مەکتەبەکان پەڕەکانشیان دڕاندی ئەوە ینی دڕاندنی پەڕەکە ینی شکاندنی شکۆی ئێزیدیەکی دەروێشی عەبدی ئەوە شتێکی فۆلکلۆرە و لە وتراوە و لە کۆندا و کەس کێشەی لەگەڵی نەبووە کەس نەهی لەوە نەکردو بۆ ئێستا دەگەڕێی بە زەڕەبینی ورد ئەوی ئەز ئێزیدیمە یەک کەلیمە ببینیەوە بیکەیە مشکلە و کێشە ناکرێت بەو شێوێت تەعامل لەگەڵ ئەوە بکرێت ڕێز لە ئاینەکان بگرن ڕێز لە کەلتورەکان بگرن و ئەدەبیاتی زمانی خەیاڵە زمانی سۆزە مێژووی پێکەوە ژیان تا ئەو حەدەی لە کۆیە زۆر باشین زۆر تەباین زۆر ڕێز لێ گیراوین بەڕاستی سەردانی یەکتر دەکەین برا مسلمانەکانمان جەژنە پیرۆزەمان لێ دەکەن ئێمە جەژنە پیرۆزەیان لێ دەکەین ینی زۆر ڕامان لێتی هیوادارین کە لە داهاتوش ئەو تەبایی و ڕەبایی و پێکەوە ژیان و خۆشەویستە ئیدامەی هەبێ و بەردەوامی هەبێ و بمینێ ئەوە زۆر ئەساسە ئەمە بنەوەی دوای خۆمانی بسپێرین نەخوا نەخواستە وەکو
ناوەڕاست و باشووری عێراقی لێبێ گروپی توندڕەوی لێ پەیدا بێت. ئەم جەژنە خەڵک و کەلتوری کوردەواری خەڵک سەردانی ماڵی یەکتر دەکەنەوە. جەژن بۆ خۆی نوێکردنەوەی پەیمانە، پەیمانێکی نوێیە، تەنها لە جلوبەرگ و خواردن نیە، بەڵکو لە سۆز و خۆشەویستی و لە بەسەرکردنەوەی خەڵکە بۆ ڕۆژێکە کە خەڵک زیاتر یەکتر دەبینەوە شتێکی ئاینی و کەلتوری خۆشە لەبەرەوەی لە منداڵیەوە لەگەڵت هاتووە و لەگەڵی گەورە بووی کۆمەڵە یادگاری لەگەڵی هەیە ناکرێ لێدا بچڕی و هەروەها لە ئاینیەکە پەیوەندی کۆمەڵاتیەکان بەهێز دەکاتوە کەلتور و بنەماکانی خۆشتی تێدا دەپارێزی.